براکانم مزگەوتی شافعی لە کەرکووک مزگەوتی مامۆستا ڕەمەزان ڕەحمەتی خوای گەورەی لێبێت خێرخوازێک شانیدایە بەر بۆ ئەوەی کە نوێی کاتەوە و دروستی کاتەوە بە چاچی تا نیوەی کارەکەی هێنا و دوایی تووشی ئەوە بوو کە نەتوانێت درێژەی پێ بدا. ئێستا بەو شێوازە ماوەتەوە پێویستی بە هاوکاری و کۆمەکە. جا چه ئەوانەتان کە ئەمڕۆ هاوکاری بۆ کۆکەنەوە چه دواتر کەسانێکی ئەهلی خێر ئینشاءالله هەوڵی ئەوە بدەن کە ئەو مزگەوتە بەم شێوازە نەمێنێتەوە. یەکەمیان وە لە پێش هەموو شتێکەوە ماڵی خوایە، وەکو باسمان کرد کەسێک خزمەتی ماڵی خوا بکە ئەوە سەدەقەی جاریە بۆی دەمێنێتەوە بۆ قیامەتی. دومیشیان مزگەوتی ئەو مامۆستا بەڕێزەیە کە لەسەر تەوحید و سنت کوژرا خوا بە شەهید قبوڵی کات. والحەمدولله.